بەناوی خۆی بەخشندە و میرەبا خۆم بە خۆشحاڵ دەزانم لە بەرنمەیەکی دیکەی مایکی پەیاماتمەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی بەرنمەیەکی دیکە و وەرگرتنی ڕایتۆی هاوڵاتی لەسەر ئەوەی کە ئایا بڕیارەداوە دەنگ بدەیت بە لیستی 147 کۆمەڵی دادگەری ئەگەر بڕیارە داوە بۆچی ئەم بڕیارە داوە و پەیامت چییە بۆ ئەو کەسانی کە تا ئێستا خۆیان یەکلایی نەکردوتە لەوەی دەنگ بە لیستی 147 کۆمەڵی دادگەری بدەن لەگەڵماندا بن ژمارەیەک لە هاوڵاتیان و لایەنگران و دەنگدەرانی کۆمەڵی دادگەری لە سنووری ئیداری گەرمیان و قەزای کەلاری ناوەندی ئیداری گەرمیان وەردەگرین کە لەم کۆبوونەوە جەماوەرێدا بەشێک لە دانیشتوانی ناوچەکانی دەوروبەری قەزای ناوەندی کەلاریش لێرە ئامادەن هەوڵەدەی ئەوانیش بدوێنین کە بۆچی دەنگ دەدەن بە لیستی 147 کۆمەڵی دادگەری و پەیامیان چیە بۆ ئەو لایەنانەی یان ئەو کەسانەی تا ئێستا خۆیان یەکلایی نەکردێتەوە لەگەڵمانە. بەدەنگ شۆڕێژ بەدەنگ خەبات بەدادگەری بۆ ڕێی نەجات بەدەنگ شۆڕێژ بەدەنگ خەبات وەکو خوشکە شەهیدێک بۆچی بڕیارە داوە دەنگ بە لیستی 147 کۆمەڵی دادگەری بدەیت؟ وڵای یاخوا بەخێر بن سەر چاو وەکو خوشکی شەهید حەکیم لە گەرمیان دەنگمان دەینم کۆمەڵی دادگەری ئینشاءڵڵا خۆی گەورە سەریان خەو سەربەرزیان کە و سەربەرزی دنیا قێم وەکو ئێمە ئەو برامانە شەیدیتیا بۆ 72 شەید لە کەلارە ئێمەش پێمان خۆش وەکو دەنگێک چیرە پاڵ دەنگی کۆمەڵی ئیسلامی ئینشاءڵڵا. حەقی ئەوەیە کە کۆمەڵی دادگەری ئەو متمانەی و ئەو خوێنەی کە بە گەرمیان و گەرمیانەکانی بەخشیوە گەرمیانەکانیش بە وەفا بن وەکو هەمیشە و دەنگ بە لیستی 147 پرتەقاڵی بدەن. بەڵام دڵنیاییەوە گەرەکە وەکو خوشکی شەیدەکان ئێمە وەکو خوشکی شەید ئینمان نەبێ بۆ ئەوان پاڵپشتیمان نەبێ کێ خەڵکی دیکە چ پەیامێکە بۆ خەڵکی دیکە هەیە کە من داوای لێ کەم وەکو موسڵمان دەرگای قیامەتی بەهەشتی دەنگ بەندەم لەم کۆمەڵی ئیسلامیە بۆ شەیدمان تیا داوە چەندەها شەیدی داوا گەرمیان دەنگی پێ بدەن لەبان خوا و پێغەمبەرش دادگەری حەقە و دەنگی پێ بدەن ئینشاءڵڵا. واتە پێت وایە ئەم دەنگە بەرپرسیارەتی و شایەتیە لە دنیا و قیامەتە ئینشاءڵڵا و دەنگی پێ بدەن من وەکو خۆم تەمەنم ئەوەندەیە دەنگم نەداوە یەکەم دەنگیش بەدەنگیان پێدەم ئینشاءڵڵا. لە ماوەی ڕابردوودا ئەوەندەی ناو خەڵکا بووی ومێدەکەی کە ئینشاءڵڵا سنووری گەرمیان کۆمەڵی دادگەری دەنگێکی باش بدەن ئینشاءڵڵا پشت بەخوای گەورە دەنگ تێرن و وەکو عایلەی شەیدێک ئینشاءڵڵا دەنگ تێرن ئینشاءڵڵا لە گەرمیانە دەنگ تێرن پشت بەخوای گەورە. دەنگدان بە لیستی پرتەقاڵی دەنگدانە بە لا ئیلاها ئیلەڵڵاه. ئێمە لە ناخی دڵمانەوە ئەم بەنامەمان هەڵبژاردە هەر لە کۆنەوە الحەمدوللا لا ئیلاها ئیلەڵڵاه هەڵبژاردن پێشەوە کۆمەڵیش بێت الحەمدوللا کۆمەڵی ئیسلامیان هۆ باشتر ئەم دینە واتە ڕێوە کۆمەڵ الحەمدوللا جێگەی شانازیە و دەنگی پێ بدەین چونکە پیاوە لە گیاتە جێ ئەوەیە ڕێی پێ بدەین هەڵی بژێرین لە پەرلەمانە قسە بکات بوێرە چاونە ترسە حەقە بێژێت شایەتی جەماوەرەکەی کوردستان دیارە هەر کەسە خۆی کەرکا لەمە ناحەقی قبول کردە هەیە خەڵک خۆی کەرکا خۆی نابیسکە لەوەی لەم حەقیقەتە ڕاستیە چیان پێڵێوانەی کە خۆیان کەڕەکەن وەکو خۆت من خۆم دامێژم کاکە گیان وەڵڵای ئێمەی کۆمەڵی ئیسلامی ئەوەی لە دڵمانەوە لە زبانمان و لە کردەوەمانشە لەبەرەوە کەسێک دوێنێ وڵا وتی زەلامێک هەیە وەکو سەلاحەدین ئەیوبی داواکە بۆم کووردا وتم سەلاحەدین ئەیوبی بۆ کورد نەکردەوە بۆ ئیسلام کردێسی هەر حەیفە ئەو قسەکەیت بەڕاستی سەلاحەدین ئەیوبی لەکوێ ئەم پیاوە لەکوێ سەلاحەدین ئەیوبی سەری ئیسلامی بەرز کرد ئێمە شانازی و سەلاحەدین ئەیوبیەکەن چونکە حتا عەرەب ئیسا لەوەی فکری کردەوە کە کورد قارەمانی وەکو سەلاحەدین ئەیوبی هاتیە ئینشاءڵڵا هەر سەلاحەدین ئەیوبی تری تێن ئەم ئاین ئیسلام سەرخات بۆ ئەوانەی کە تا ئێستا بڕیاریان نەداوە دەنگ بدەن بە لیستی پرتەقاڵی چیان پێڵێیت؟ وەڵام من ئێژم زەرەرەکەن خوا ئەزانێ ئەم دوعا وا ئێژمی زەرەرەکەن ئەگەر کۆمەڵی ئیسلامی بێ حەقی نەوتوێ دەنگ پێمەدا چونکە حەق بێژە و حەقێژن سەرکردەکەی حەق بێژە و جەماوەرەکەشی الحەمدوللا ئێمە بۆیە ئەم دینمان هەڵبژارێ هەم دڵمان و زمانمان کردمان وەک یەک بێت چیمێ بۆ خەڵکی کەوا متمانیان بە کۆمەڵ نییە سەیر ڕابردووی بکەن کۆمەڵی دادگەری پێشتر کۆمەڵی ئیسلامی بوو ڕاستی کار و کردەوەکانیان زۆر جوانە و
شانی ئەوەیە هەموو کەس بتوانانی متمانی خۆی پێ بدا لەبەر خاتری ئەوەی چەند ڕێکخراوێکی باشی هەیە وەکو بەخشین وەکو دەستەنتری نوتی نوری حکمە ئەمان هەمووی خزمەت دەکەن بە چین و توێژەکانی ئەم وڵاتەی ئێمە ڕاستی پەروەردەکردنیان زۆر جوانە و پێمان خۆش ڕاستی هەموو کەس بتوانێت دەنگی پێ بدات ئینشاءالله تعالی دەنگدان شایەتیدانە بەرپرسیارەتی لەسرە کە ئێوە دەنگدەن بە کۆمەڵی دادگەری لەبەر ئیمتیازی نییە چکە کۆمەڵی دادگەری ئیمتیازی لانیە لەبەر ئەوەیە کە بە بەرپرسیارەتی و پێتان وایە دەنگدان بە کۆمەڵی دادگەری وەکو فەرزێک وەکو واجبێک لەسەرتانە کە دەنگدەن بە حەق نەک لەوەی دەنگدەن بە باتڵ و چەند لایەنێک کە دژی بەرنامەی قورئان و سونەت. وڵای برابر ڕێزەکەم وەکو ئیمتیاز نەوەڵای ئیمتیازێک نییە تەنار ئەو ئیمتیازەمان ڕاستی لەبەر چاوەکەوە ئومێدمانەیە پەروەردە ئەخلاقی جوان لە وڵاتە بڵاو بێتەوە ئینشاءالله و ئەمینی و دەستپاکی ئەمانەمان ڕاستی لا ضرورە ڕاستی ئیمتیازەکە هەر ئەوەیە ئیمتیازی مادی نەوەڵای هیچ شتێک نییە بگرە ینی هەمووش زۆربەی خەڵکەکەی لە ینی فی سەبیلیلا ڕاستی خەریکی کار و کردەوەی خۆی لە ئەم حەزبە هیچ امتیازێکی مادی نیە نەوەڵا بەس تەنها ئەوەیە و ڕاستی ئومێدمانەیە ڕاستی وڵاتەکەمان بەرەوە و وڵاتێکی ئەمین و دەستپاک بڕۆ ڕێک نەکرد لە دەستی خەڵکی دەستپیس و حاشادری جەنابتان خەڵکێکی نامعقول ڕاستی ئەم وڵاتە بەڕێوە بن هیچ امتیازێکمان نەوەڵا نییە. بدك شورش بدك خبر بدك قريب وري نجات كمال أواك برو أواك أتادرشي لخموات برمو سر صندوقي دم هالمجيرات هاي يقبن بتقالي وهيز يشن وەکو هاوڵاتیە کە بەشداری کردووە لەم ئاهەنگەدا بۆچی بڕیارەداوە پشتیوانی لە کۆمەڵی دادگەری بکەیت؟ وڵی کۆمەڵی دادوەری لایەنوەخوایە پێم باشە ئەم باشترە چونکم خۆی لە ڕۆژ قیامەتە شایەتی ئەدەی شایەتی بدەیت بۆ یەکێکش مستحقێ. قەنەعەتم پێی کرد کە خزمەت وە وڵات و میلەت و فەقیر و هەژدار ئەکات و یارمەتی هەموو نەدار و فەقیر و هەژدارەکانەدا بۆ ئەوەی قەنەعەتم پێی کردە و دەنگ بەمانێت بە کۆمەڵی دادگەریەت. تا چەند دەوریان هەبووە لەوەی کە نەوەکانمان بە پەروەردەیەکی ئیسلامی گۆش بدەن و پێیان بگەێنن تا چەند ئەوەش کاریگەریان هەبووە؟ وەڵی دەوری کاریگەریان بووە و شتێکی بەرچاو و عالەم پێی زانیە و ئێمە شانازی پێوەکەن هەر هەمومان کە دەورێکی وایان بۆ لەناو کۆمەڵی ئەم کوردستانی خۆمانە. داواکاری و چییە لەو کەسانی کە تا ئێستا بڕیاریان نەداوە دەنگ بە کۆمەڵی دادگەری بن چیان پێڵی لێرەوە؟ وڵی لێرەوە داواکەم ئەوانیش وەکو ئێمە هەر کۆمەڵی دادگەری هەڵبژێرن و چونکە لەیەکی بدەن و چاکسەر بکەن بزان کیە دۆسی ئەم میلەتە و ئەم وڵاتە و ئەم خەڵکەیە. خوای رب العالمین لە قورئانە فەرمووی ئەقاموا الصلاة وآتوا الزەکاة ئەمرهم شورا بەینەهم ئێمە وەکو مسلمان ئەبێ ئەمە شایەتیە شایەتیش لێپرسنەوەی قیامەتی لەسەرە بەڕاستی زۆر خەتەرە ینی من کە بڕۆم نوێژ بکەم و سوژدە بۆم بۆ خوای رب العالمین کەچی لەولا خوای رب العالمین داوام لێیەکە کە شایەتی نەحەق نەدەن بۆ هیچ کەسێک. ئێمە سەیری ئەوەندان پەرلەمانانەکەن کە پێشوو لە پەرلەمان نابوون ئیسلامیەکان جێگەدەستیان دیارە الحەمدولله سپاس بخوای گەوریان ئەو وەزیرانەی کە هەیەن بۆ سپاس بخوای گەورە نمونە بوون الحەمدولله یان ئەو ڕێکخراوانەی کە ئەمان سەرپەرشیان ڕێکخراوی مەسەڵەن بۆ نمونە نوری حکمیان هەیە بەخشینیان هەیە ئەوە جێگەدەستیان دی هەر خەریکی خزمەتی مسەڵافینیان کرد یارمەتی فەقیرەکانیان داوە بەڵام زۆر بەداخەوە بۆ کەسانەی کە هاتووی مزگەوتەکە نوێژ دەکەن و ڕۆژوو ئەگەر عیبادەت دەکەن کەچی سەرێکی شایەتی نەحەقەتن یعنی بەڕاستی ئەم شایەتێکە لە قیامەتە لە پرسنەوەمان لەسەرەکرد تۆ پەنجەی شایەتمانەکەی ناو مرەکەبە ئەبێ بزانی بۆ کوێ دێ ئینشاءڵڵا ئێمەش ئەو شایەتیە دێن ئیتر خوای رب العالمین لە قیامەتە ئینشاءڵڵا پاداشمان داتەوە داواکارم لە خەڵکی ئەوەی کە هاتووی مزگەوتەوەی کە ئەو سوژدە بە خوای رب العالمینەوە دەنگ بداتە ئیسلامیەکان لە هەموو کەسێک باشترن دڵنیات ئەنەکەم هەر کەسێک دەنگ نەدات ئەمە شایەتی لێ پرسن لە سیال با ڕۆژی لای خوای رب العالمین نێونیش قیامەتە ئینشاءڵڵا
ڕوسور بن ئینشاءالله داواکان لە خوای ڕەب العالمین خوای گەورە سەرکەوتیان پێ بدات ئینشاءالله و خەڵکی دەنگیان پێ بدات ئومێدی خوای ڕەب العالمین. دوایە خەڵکێکی زۆر ئیستیجابی باشە بۆ کارەکانی کۆمەڵی دادگەری کە وەکو خەستەخانی بەخشین لە سنووری گەرمیان وەکو نووری حکما وەکو دەستگای بەخشین وەکو لایەنە خێرخوازیەکەی بەدەیان ناوەندی دیکەی و مەدرسەی شەرعی ئەمانە بوونەتەوە کاریەوەی خەڵک متمانە بە کۆمەڵی دادگەری بەخشن. وڵی الحەمدولله من خۆم بۆ خۆم ئەو شتام لە پێچا بەڵام ئیتر خەڵکیش هەیە نایبینە سبحان الله. چیان پێڵی بۆی بیبینن بۆی هەستکەن بەوەی کە ئەم دەنگدانە بەرپرسیارەتیە. ئێمە خوای ڕەب العالمین لە قورئانە فەرمێ ما ئاتاکم الرەسوول فەخذوه وما نهاکم عنه فانتهوا. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم حەدیثێکا فەرمێ من لم يشكر الناس لم يشكر الله. ئەوەی کە بە چاکەی خەڵک نەزانن چاکەی خوای نازانن دڵنیا بە ئێمە مەسە بۆ نمونە بەخشین ئەگەر پاراستۆڵێک لە بازارە 2000 بێت لە بەخشین 500 دینارە یعنی عملیاتێک لە بەخشینە لە دەرەوە ملیۆنێک بێت لە بەخشینە بە 500,000 ئەمە بەڕاستی ئەمە خۆی بۆ خۆی شتێکی ئاشتیا و دیارە داواکان لە خەڵک هەر ئەوانە لە بەرچاوە بێت یعنی لە عسەرێکی ئەوروپیەکان کە دینداریش نین سەری خزمەتەکەن يعني تو سيري خدمتي ام خلق بك كبزان بزان شلون دسيان شونا حتى بون من حتى اقيان كنا بزان شونا ان شاء الله دوا كانوا خلقي اويك قول دني من ان شاء الله دم داتا لاين اسلامي كلام تاعبتي دا كوموني دات غير امتي خير بالعالم بدنجي واجي انا غوري يترقن دلي انا تغوري دبادانگه بکومال بی حتی سلطان کتایی بی دبادانگه بکومال تا چەند بە هیواوە لە کۆمەڵی دادگەری ڕوانی. بسم الله بەناوی خوای گەورە سەرەتا بە خێرانتان ئەەکەم ڕاستی کۆمەڵی دادگەری هیوایە و حزبێکی ئیسلامی ئەمە جگە لە هەموو پیرۆزیەکانەوێ ئاین بخینە پێشەوە کۆمەڵی دادگەریش حزبێکی ئیسلامیە. من وەکو گەنجێک هیوام وایە کە ئەم حزبە بتوانێت داهاتوویەکی گەشتمان بۆ بێنێت کە ئەو کەسانی کە دانە مەرزراون دای مەرزێنن وەکوتە خوێنکارێکی زانکۆ هیچی وایەکەم بەم دوو دەسەڵاتە نەماوە کە پارتیەکێتیە ئێستا هیوامان کۆمەڵی دادگەرە پیش بەخۆش سەر دەکەوێت. هەندێک کەس دەڵێن کۆمەڵ حزبێکی گەنجان نییە بۆ گەنجان نییە چیان پێڵێ؟ زۆر هەڵە ینی بۆ گەنجانی ئەوە کاندی دیوامان هێشتا ینی مامۆسایەکی زۆر ئاسایی و لەگەڵ گەنجایە هەمیشە خۆ لەکرێتەوە ئێمە وەکو لە کەلارە هەمیشە لەگەڵ گەنجانایە تەنها بۆ فریدانی خەڵکە ئەوان لەگەڵ گەنجان خۆوان گەنج دەکوشن لە خوێنکارە دەن خوێنکار بریدان ئەگەر خوێنکارە خنە سزنەوە مەگ لەگەڵ گەنجان هەتا ئێستا کۆمەڵی دادگەری وای کردووە نەیکردووە بەڵام ئەوان کردویانە. چ پەیامێک بۆ و گەنجانە هەیە کە نایانێ جارێ دەنگ بە کۆمەڵی دادگەری بەن یان بڕیاریان نەداوە؟ وەڵایی پێیان ئەڵێم وەکو گەنجێک هیوادارەوانیش دەنگ بە کۆمەڵی دادگەری بدەن ئەوە دەنگدان بە حزبە ئیسلامیەکان پێم وایە واجبێکە لەم ڕۆژەدا چونکە ئەبێ نەهی لە خراپە بکرێت و باشە سەرکەوێت و باشەکان ئیسلامیەکانن و هیوام وایە کۆمەڵی دادگەری سەرکەوێت. وەڵاهی لەم ژیانە ئینسان ئەگەر ئینسان بێ بۆ دوای حەقا بگەڕێ ئێمەش لە کۆمەڵی دادگەری بگەڕێتە دواوە کەس بە حەق نازانین جگە لە ئیسلامیەکان هەرکێ بۆ خۆی بە حەقدانە بەڵام ئێمە وەکو شوێنکەوتی قورئان و سونەت باشترین ڕێباز زەمان هەڵبژاردووە هیچ حزبێک ئەوەنەی کۆمەڵی دادگەری نەکردووە لە گەرمیانە تقریبان خانوویەکی زۆرمان بۆ خانەوادەی هەتی و کردووە بێ جیاوازی خانەوادەیەکی زۆر هەتیومان هەیە ڕاتمەرەگرێ هەموو مانگیە 100,000 دیناری پێ ئەدەین ڕاتب بێ و ڕاتب نوێ ئێمە لە خێر خواز پاراسیین و ئەیدەینە ئەو هاتیمانە. لە ئێستادا لەگەڵ کۆمەڵێک فەقێدام لە سنووری ئیداری گەرمیان دەمەوێت بزانم لەکوێ دەخوێنن و کێ سەرپشتی و مەدرسەیەک و چی فێربوون و چ پەیامێکیان هەیە بۆ ئەو لایەن و حیزبەی کە ئەم مەدرسەی کردوتەوە. سڵاوتان لەبێ وەکو فەقێک پێمان بڵێن لەکوێ دەخوێنن و ئەو مەدرسەیە چی فێرکردون و لە چی ئاستێکدا؟ بسم الله والصلاة والسلام على رسول الله وآله وصحبه وما والاه أما بعد سەردا بەخێراتتان دەکەم بۆم شوێنە ئێمە کۆمەڵە فەقیەکین ماوەی نزیکەی 6 مانگ بۆ 7 مانگ دەبێت دەستمان کردو بۆ دەستکردنی خوێندنی شریعەت لە سنتەری سۆز لە قوتابخانەی عەبدوڵای کوڕی عومەر ناو کۆمەڵە
و ئامانجمانیش لەمە ئەوەیە کە هەمومانە فەقیانە ببین بە کەسێکی سەرکەوتو ببینەمە بانخوازێکی داهاتوو بۆ ئەوەی کە سوودێکی بەم خەڵکانە بگەێنین و سەرپەرشتیارەکانیش مامۆسا سوەران و ماسە کەماڵیش ماسامانەوە ماسە ئەژدەریش و لێراشە فێرەی زۆر شتی باش ببینین تەنانەت هاوڕێی باشیشمان زۆر گردووە فێری ئەدەبی زۆر جوانیش بووین لە ناو خەڵکیدا. ئەو وانانەی کە خوێنن چین و لە سەعات چەند بۆ سەعات چەندە؟ پێشەوە ئێمە نزیکەی 22 نەفەر دەبین لە دوو بەشە ئاستی یەکەمیان 16 نەفەرن ئاستی دومیشیان 22 نەفەرن 22 نەفەرەکە ئێمە فەتول قەریب دەخوێنین و هەروەها تەفسیر دەخوێنین ئەربعینەوێش دەخوێنین نەحوش دەخوێنین و ئاستی یەکەمیش فەتول قەریب دەخوێنین بۆ وەرزی یەکەم و تەجوید دەخوێنن و قورئانیش دەخوێنن. یەکێک لەو حزبانەی کە دەورێکی باڵای هەبوو لە سنوورەکان لە ڕووی پەروەردەکردن و برەودان بە ئاستی تاک لە ڕووە پەروەردەیەک و لە ڕووی علمەکەشە کۆمەڵی دادگەریە تا چەند بە گرنگێزانی خەڵکان پاڵپشتی لە حیزب و لیستێکی هاوشێوە بکەن بۆ ئەوەی ئەم جۆرە قوتابخانە ڕوو زیاتر بکەن. وڵای بە زۆری دەزانم بۆی خەڵکی وا لە خۆیان بکەن وا لەو مناڵەکانیان بکەن بینێرن بۆ کولێ شەرعی بۆی فێری شەریعەت بن چونکە کولێ شەرعی قیامەتی خۆتی پێدەسێنی و زۆر جایش ناو حزب ئیسلامیەکان بە تایبەتی کۆمەڵی دادگەری زۆر ئستفادەم لیان کردە بەهۆی خوێندنی شریعەتەوە داوا لە دایک و باوکانیش دەکەم مناڵەکانیان بنێرن بۆ کولێ شەرعی بە تایبەتی قوتابخانەی عەبدوڵای کوڕی عومەر. پێت وایە دەنگدان بە لیستێکی هاوشێوە کۆمەڵی دادگەری برەودانە بەم جۆرە مەدرسان و قوتابخانانە؟ بەڵێ پێم وایە چونکە لەبەر ئەگەر ئینشاءڵڵا گەر سەرکەوتن لەوانەیە شتێکی زۆر گەورەتر بکەن گەوری بکەن شوێنەکە بۆ چەندها شاری تریش دایبنێن. بەدەنگ شۆڕێژ بەدەنگ خەبات بەدادگەری بۆ ڕێی نەجات بەدەنگ شۆڕێژ متافات و وعدێکی زۆرە درێ بەڵێنێکی زۆرە درێ لە کاتێکا خۆیان پێشتر تاقی کراونەتەوە هیچیان نەکردو کۆمەڵی دادگەری جارێ تاقی نەکراوەتەوە دەسەڵاتە بەڵام چەندین خزمەتی بە دانیشتوانی هەرێمی کوردستان و بەتایبەت ناوچەی گەرمیان کردووە لە نووری حیکمە لە دەستگای بەخشین نەخۆشخانەی بەخشین جەناب تا چەند سەربەرزی بەوەی کە بڕیاردا دەنگ بە لیستی پرتەقاڵی ببەخشین. بسم الله من وەکو خۆم زۆر لە لیستی 147 کۆمەڵی دادگەری ڕاستیم بەڕاستی حزبێکە خاوەنی خزمەت خاوەنی نووری حکمە خەسەخانەکانی بەخشین خزمەتێکی زۆری خەڵکی کوردستانی کردووە بەڕاستی ئەو خەڵکانەی کە پێشتر تاقی کراونەتەوە چەندەها جار دووبارە و دەبارەیش وعدی درۆیان داوەتەوە بە خەڵک هەر هەمان جار ڕۆیشتنەوە سەر ڕیتمە کۆنەکەی خۆیان. ئێسش من داوام لە خەڵکی کوردستان هەموو کوردستان دەنگەکانی خۆیان بدەنە لیستی 147 کۆمەڵی دادگەری کوردستان بۆ ئەوەی داوای ڕەوای گەلەکەمان بگەێنتە شوێنی خۆی و جێگای مەبەست و هیوادارم هەموو خزمان و دۆستانیشم دەنگی خۆیان بە لیستی کۆمەڵی دادگەری ژمارە 147 بۆ ئەوەی دین و ژینیان پارێزراو بێ بۆ ئەوەی جارێکی تر ئەمانە نەتوانن زوڵم و تەحەدایەکی زۆر خەڵکە بەشمەینەتەی کوردستان بکەن بە هەموو خێر و بێرێکی ئەم وڵاتەوە کە بۆ خۆیان بردویانە و خەڵکی ئەم کوردستان لێ مەحروم کردووە. بۆچی دەنگ بە کۆمەڵی دادگەری بۆ دەنگی پێدەین لەبەرەوەی مافەکانمان نەفەوتێ وەکو لایەنێکی ئیسلامیش ئەوەی کە پێیان ئەکرێ توانانە بووە تا ئێستا کردویانە هەرچیمان بۆوە کردویانە لە توانانە. لە ماوەی ڕابردوودا مەڵبەندی گەرمیانی کۆمەڵی دادگەری کە نوێنەرایەتی کۆمەڵی دادگەریەکە تا چەند خزمەتی بە سنوورەکە کردووە لە ڕووی وانە پەروەردەییەکان لە ڕووی ئەو ناوەندە خێریانەی کە لە شارەکەدا خستوێتی خزمەتی هەژارە. لایەنی زۆری بۆ زۆر باشی بۆ ئینسان نووری حکمە سەر بە کۆمەڵی دادگەریە ئەو ئیسفادەی زۆری بۆ یعنی مەڵبەندی کۆمەڵیش بەشی پەروەردەیان هەیە دائما یعنی پێشبڕکەیان هەیە و دەرز و دروستی ڕۆژانیان هەیە ئیسفادێکی زۆرمان لێ کردووە. کۆمەڵی دادگەری خزمەتێکی بەرچاوی بەڵێ بەرچاوی کردووە ئینشەڵڵا لە داهاتووش زیاتر بەرچاویش. بەدادگەری بۆ ڕێی نەجات کۆمەڵ ئەوە بەرەو ئەوە هەتا دەچێ لە خەمووە بڕۆ بۆ سەر سندوقی دەم هەڵبژێرا تەنها یەکبن پرتەقاڵی و هێزێژە ئینشاءڵڵا من یەکەم ساڵمە وە کۆمەڵی ئیسلامی دادگەری هەڵبژاردووە لەبەرەوەی لەم
لیسا من ئەو شتانەی کە ئەمانەوێت بەدەستی هێنی یەک لە ڕووی پەروەردەی خێزانیوە لە ڕۆی ئیسیقراربوونمان لە دینی ئیسلاممان و لەو ماف و داواکاریانەمان کە ئەمانەوە بۆمان جێبەجێ بکەن. بۆچی یەکەم جاتە دەنگ بیت؟ ئیمساڵ یەکەم ساڵمان دەنگ بدەم. ینی 18 ساڵ؟ نه 4 ساڵ جارێکە بەڵام من ئەو ساڵی کە دەنگ بوو دەنگمانە بۆ ساڵی دوایەوە ئیمساڵ کە دەنگمانە ئینشاءڵڵا. پێشتر مالی دەکەونێکی باشە. پێت وایە کۆمەڵی دادگەری حیزبێکە بۆ گەنجان؟ بەڵێ بەتاکید. گەنجانی کردو؟ بەڵێ ئێمە من وەکو کارمەندێک لە کۆمەڵگەی پزیشکی بەخشین هەلێکی کار لە ڕێگەی کۆمەڵی دادگەری بۆ جەناب و فەرهەم بوو. بەڵێ ئێمە وەکو گەنجێک بێکار بووین بەڵام لەوەتێک کە کۆمەڵگەی پزیشکی بەخشین لێرە کراوەتەوە ئێمە وەکو گەنجێک دەست بەکار بووین لەوێ. واتە کۆمەڵی دادگەری لە دەسەڵات نییە بەڵام هەلی کاری ڕەخساندووە خەڵک لە دەسەڵاتی شایە بەڵام بانگەشە بۆ هەلی کارەکە. دیوەوە کۆمەڵی ئیسلامی کوردستان ئەلحەمدولیلا تەنها دوو شوێنی هەیە کە زۆر فەخر و شانازیە بۆی نوری حیکمە و کۆمەڵگەی پزیشکی بەخشینە کە لە ڕێگەوە توانێتی خزمەتێکی زۆر بەم گەلە چەساوە بکات. بۆ خانمەکانی هاوتەمەنی خۆتەیەکە دەنگ بە کۆمەڵی دادگەری ببەخشن. وڵات داوایان لێ یەکەم ئەگەر ئەتەوێ پەروەردەی مناڵەکەت سەلامەت بێ و ئەتەوێ کۆمەڵگەیەکی پاک و تەندروست فراهەمکەی بۆ خێزان و دەور و بەرێت دەنگ بدە بە کۆمەڵی ئیسلامی کوردستان. پاڵپشتی ئەمانە کردم یا هیچ کەسێ هیچ لایەنێ نیان کردی. واتە دەستگای بەخشین بۆ تەوەکاریەوەی کە بژێوی ژیانی ئێوە الحەمدوللا لەسەر ڕێچکەیەکی یاسایی لەخوا بەزیایە یعنی کەسانێکی زۆر ڕازگۆ و دەست پاکن. لە کەیەوە دەستگای بەخشین هاوکاری جەناب تەقا؟ وڵڵی من 10 ساڵەوا لێم خۆم یعنی خاوەنی 4 کچ بووم لەسەر لەخوا بەزیایە هاوکاریمیان زۆر کردەیە. بۆچی بڕیارە داوە دەنگ بە کۆمەڵی دادگەری بدەیت؟ بسم الله بەناوی خۆی بەخشندە و میرەبان دیارە وەکو ڕوونە لای ئێمە کە ئێمە کۆمەڵی دادگەری بە ڕێگا و وەسیلەیە کە زانین بۆ گەیشتن بە ئەو بنەما سەرکیانی ئیسلام کە ئێستاکان لەم کۆمەڵگەی کوردەواری لاواز کراوە و بەنسبەت ئەم دروشمەشەوە کە لەسەرم کردووە ئێمە هەمیشە دروشمی لا ئیلاها ئیلا الله محەممەد ڕەسوڵ الله نەک هەر لە وەکو دروشمێک و بەکاری بێنین بەڵکو لە ناو ناخمانە چەسپێنرا و لە کردەوەکانیشمان الحەمدولله ڕەنگی داوەتەوە جامنیش بۆیە کۆمەڵی دادگەریمە بژاردووە چونکە کۆمەڵی دادگەری لەم کات و وەختەدا بە شایسترین حزبی زانم و بە شایسترین ڕێگای زانم بۆ گەیشتن بە بنەما بەرزەکانی ئیسلام لەناو کۆمەڵگادا. کەس کار لەسەرەوە دەکەن کە کۆمەڵی دادگەری حیزبی گەنجان نییە تەنها بۆ چینێکی سەروی گەنجان و کامڵەکان و بەتەمەنەکانە تۆ پێت وایە؟ بێگومان ئەگەر سەیری نەک هەر سەردەمی ئێستا سەیری هەموو سەردەمام کەی زۆربەی پێغەمبەرانیش لە سەردەمێکی گەنجەیە وەحییان بۆ هاتووە بۆیە نەبێتە نمونەی بەرز بوو باڵا بۆ پێغەمبەران کۆمەڵی دادگەریش کارێکی گەورەی لەسەر گەنج کردو چونکە ئەزانیان کە گەنج بناغە و هەوێنی دروستکردنی کاروبارە بەداوەتیش کاروباری ئیسلامی لەناو کۆمەڵگەیەکی کوردەواری و ئیسلام پەروەرە بۆیە کۆمەڵی دادگەری جەختێکی زۆری کردو لەسەر گەنجان و لە هەمان کاتە هەوڵێکی زۆر باشیشی داوە کە ئێمە مەسەلەن لە وەکو کۆمەڵی دادگەری ساڵانە دەستگای نوری حیکمە هەیە کە ساڵانە ئاهەنگیان هەیە و پۆلێک خوێندکار ئەنێرنە ناو کۆمەلگاوە کە ئەمانە هەمویان هەڵگری قورئان و یاخود بوون مەواسای قورئان و هەروە قوتابخانەکانی عەبدوڵای کوڕی عومەر و ئەو شوێنانەی کە بە هەمان شێواز گەنج پێگەیەن بۆ بوون بە پێشەنگ و قودوە ناو کۆمەلگایە. بەدەنگی ئێوە ژیانە گۆڕێ ئیتر گەندەڵی ئەنێتە گۆڕێ دەبادانگێ بۆ کۆماڵ بێ هەتا سلتان کۆتایی بێ دەبادانگێ. ئەگەر ئێمە دەنگ بدەین بە کۆمەڵی دادگەری لە چی شتێکا براوە دەبین وا دەنگ نەدەین بەلایەنەکانی دیکە جیاوازیەکەی چییە؟ جیاوازەکانی ئەوەیە کە یەکەم شت دادپەروەری ئەبێت لە کوردستانی لە بۆنەوە ئێستا زوڵم و زۆرێکی زۆر هەیە لە کوردستان دادپەروەریەکی نەبووە لەم کوردستانە داهاتی نەوت و داهاتی خاڵە سونەریەکان و فەرقێکی زۆرەیە لە بینی هەژار و دەوڵەمەند ئەمانە گشتی تەواوە بێ مناڵێکی هەژار کە قوتابخانە و زانکۆ تەواوەکە شوێنی نییە مەجبورە بێ بڕوا کرێکاریەک بکە ئەم دادپەروەریە کەی دەکرێت کەی ئەنجام دەکرێت بە کۆمەڵی دادگەری ئەم دادگەریە دەکرێت حتمەن بە کۆمەڵی دادگەری ئەم کارانە دەکرێت لە بۆنەوە کۆمەڵی دادگەری ئیسپاتی کردووە ڕۆژ بە ڕۆژ کە لە خزمەتی ئەم ملەتەداتە. شانازەکانی کۆمەڵی دادگەری بەڕای جەنابەت چین؟ شانازەکانی کە سەری شۆڕ نەکردووە بۆ
ستەمکاران شانازەکانی ئەوەیە کە لە خزمەتی هەژار و فەقیر و کەم دەرامەت بووە شانازەکانی کە ئەوەیە کە موسڵمانن شانازەکانی ئەوەیە کە دائما لە تەرەفی خەڵکێکی کورد پەروەر بێ ئەمانە شانازەکانی کۆمەڵی دادگەریە ئەم چییە بۆ هەوڵاتیانی تا ئێستا بڕیارە نەداوە دەنگ بدەن بەلیستی 147 چیان پێڵی لێرەوە پیانەڵی بۆچی دەنگ بدەن بە کۆمەڵی دادگەری جیاوازەکەی چییە؟ جیاوازەکەی ئەوەیە یەکەم شت کە گوناحبار ناون لە پێش خوداوەند لە بۆنەیە تەرەفی دووەم تەرەفێکی ئەلمانین تەرەفی دووەم تەرەفێکی خۆفرۆشە تەرەفی دووەم تەرەفێکی دادپەروەریە تەرەفی ئەملا تەرەفێکە کە لای کەمەکەی لەخوا ترسێ لە ئەنجامدانی کار و ئیشەکانیە لە کۆتایی بەرنامەکەدا بۆمان ڕوون بوویەوە کە دەنگدەرانی کۆمەڵی دادگەری و لیستی 147 کۆمەڵی دادگەری لەبەرەوەیە کە کۆمەڵی دادگەری لە ماوەی ڕابردوودا سەر ڕایەوەی لە دەسەڵات تاقی نەکراوەتەوە بەڵام بۆتە هۆکاری ئەوەی یاخود بۆتە هەوێنی ئەوەی دەیان گەنج هەلی کاریان بۆ بڕەخسێەوە لە هەمان کاریشە سەدان و هەزاران ماڵ سوودمەند بنەوەی کە منداڵەکانیان دەدێنە شوێنە پەروەردەیەکانی کۆمەڵی دادگەری و پێیان وایە دەنگدانی شایەتیەوە ئەگە دەنگ بە کۆمەڵی دادگەری بنەوە شایەتیەکی دروست دەدەن و بەرپرسیارەتی قیامەتیان لەسەر نابێت و ئەوەی ماوەتەوە بۆ تۆی بینەرە بۆ تۆی هاوڵاتیە کە ئەگەر دەتەوێت ئەم پرۆژانە بەردەوام بێ ئەوە دەنگ بدە بە لیستی 147 کۆمەڵی دادگەری لە هەر چوار بازنەکەی هەرێمی کوردستان تا بە یەگەیشتنەوە و دیدارێکی دیکە بۆ خودایەتان دەسپێرم کە سپاردە زایە ناکات.